ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات مەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدان و هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادە کردووە بۆتان دەخوێنمەوە. بابەتەکانی ئەم جارەش یەکەم بابەتمان بە ناونیشانی دەخاڵەکە و سەرنجی سەرەتایی دەست پێ دەکەین کە لەلایەن سەردار عەزیزەوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات. بەگشتی داواکانی ئێران دەتوانرێت لە دوو خواستی گشتیدا کۆ بکرێتەوە، ئەویش ئاسایش و دارایی. ئێران دەیەوێت جارێکی تر هێرش نەکرێتە سەری، هەروەها کاراستانی بۆ بکرێت هەتا داهاتی دەست بکەوێت. ئەمەش خۆی لە هەڵگرتنی ئابلۆقەکاندا دەبینێت. داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا داوایەکی ڕووکەشە، چونکە ئەو هێزانەی بۆ شەڕەکە هاتوون گەر شەڕ بوەستێت خۆیان دەکشێنەوە. داواکاری گۆڕینی تەنگەی هورمز لە تەنگەبەرێکی نێودەوڵەتیەوە بۆ تەنگەبەرێکی دەوڵەتی بە ئاسانی بە ئێران یان بۆ ئێران نابێت. یەکەم، ئێران بنەمای یاسایی نییە. دووەم، دەبێت وڵاتی عومان بەم داوای ڕازی بێت کە ئەستەمە. سێمیش، داواکەی ئێران گۆڕانکاری بەسەردا هاتووە، ئێستا بۆ ڕەوایدانی دەیبەسێتەوە بە قەرەبووەوە. ئەوەش مانای وەهایە کاتیە، بەڵام سەرباری ئەمە سەختە. ئەم ناوبڕە دەکرێت چەند ئامانجێکی هەبێت. یەکەم، وەک بەشێک لە ئیدارەدانی جەنگەکە لەمڕۆ دەرفە دەدات بە لایەنەکانی شەڕ هەتا پشوویەک و پێداچوونەوە و هەڵسەنگاندن بکەن بە پلانەکانیان و هەنگاوی داهاتویان دیاری بکەن. هەروەها ئێرانیەکان ڕوبەڕوو بیبینن. دووەمیش، پێدانی دەرفەتێک بۆ بازاڕ و بۆ دەستگەیشتنی زۆر وڵات بە وزە، هەروەها هەرزانبوونی وزە. سێم، لە ڕووی ئیدارەدانی کێڵگەکانی نەوت و غازەوە زۆر گرنگە. هەندێک کێڵگە هەیە گەر بۆ ماوەیەکی زۆر بەرهەمهێنان تێیدا بوەستێ، ئەوە هەستانەوەی ئەگەر پەکی نەکەوێت ماوەی زۆر زیاتری دەوێت. چوارەم، لە ڕووی ئاسایشی خۆراکەوە بۆ دنیا گرنگە. پێنجەم، بۆ ترەمپ پشوویەک کاتێک لە ناوە فشار لەسەری زۆر زیاتر بوو پشوویەکە و بە تایبەتی بۆ ناو هەوادارانی خۆشی. ئەمریکا لەم شەڕەدا لە ڕووی پاڵپشتی و چیرۆکەوە هەر لە سەرەتاوە لاواز بوو. ئەمە دەرئەنجامی دنیابینی ئەم ئیدارەیە کە بڕوای وهایە ئەمریکا بەهێزە چونکە بەهێزە. ئیتر پێویست بە هیچ شتێکی تر ناکات. لە هەمان کادا بڕوانەبوون بە هاوپەیمانی و دروستکردنی هێزی دەوڵەتی جگەل لە ئیسرائیل. پەیوەندی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بە ئاستێک نزیکە بۆ یەکەم جار ئیسرائیل لە ستێنتکۆم نوێنەری هەیە. بۆ ئێران خۆگیرکردنەوە گرنگە، چونکە ئێران زۆر زیاتر لە نایاری دەرەکی لە خەڵکەکەی دەترسێت. بۆیە پەیمانی سەرەکیەوەیە کە من ماوم و دنیا بە سنگەوە مامەڵەم لەگەڵدا دەکات، سەرباری ئەو هەموو لاوازیانش. لە هەمان کاتدا زۆر سەختە جگە لە ئاگربەستێک هیچی تر بێت، ئەوەی کە ئێرانیەکانیش نایەنەوێت. ئاگربەست یان سەودای هەناردەکردنی نەوت ئەم بابەتە لەلایەن کاوە نادر قادرەوە ئامادەکراوە. بەرەبەیانی چوارشەمەی هەشتی نیسان کاتژمێرێک پێش وادەی تەواوبوونی بە جێگەیاندنی هەڕەشەکەی ترامپ لەسەر تەختەکردنی شارستانیەتی ئێران و گێڕانەوەیان بۆ چەرخی بەردین. جەنگی نێوان هەردوو لە ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بە نێوەنگیری سەرۆکوەزیرانی پاکستان شەهباز شەریف بۆ ماوەی 2 هەفتە وەستا ئەگەر هاتووە منێتی گەروی هورمز پارێزراو بێ و هێرشەکانی هەردوولا بوەستێ کە گەورەترین توند و تیژە و هەرێمەی گرتووەتەوە لە 20 ساڵی ڕابردوودا. جەنگەکە لە 28 شوباتی ڕابردوو بووە هۆی داخستنی گەروی هورمز کە پێنجێکی نەوتی خاو بەوێدا ڕادەبێت. پەلەکردن بۆ ئاگربەست و گرنگیدان بە ڕۆڵی یەک و دوودان لە وەستانیە و جەنگە و خاڵەکانی ئاگربەستەکە زۆر شت هەڵدەگرێت. تەنانەت مەزەندەی سیر لە نێو دێڕ و وشە گوماناویەکانی خاڵەکانی ڕاگررتنی جەنگەکە دروست دەبێت. لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل پێداگریان لەسەر 650 کیلۆگرام یۆرانیۆمی ئێرانی دەکرد کە بە ڕێژەی لە 160ش پێی تێنراوە. وەک مەرجی سەرەکی لە 15 خاڵەکە ئەمریکا بۆ ئێران دیاریکرابوو کە چی لەو ڕێککەوتنی ئاگربەستەدا دیار نییە و بە گوماناویش ماوەتەوە. لە تویتەکەی ترەمدا هاتووە کە لەسەر هەموو ناکۆکیەکانی لەو پێشگەشتینە ئەوەی کە بە یەکەوە چارەسەریکەین. مامەڵەیەکی تایبەتی لەسەر دەکرێت لە سەر هەموو ناکۆکەکانی نێوانیشمان ئەگەر هەیە دەگەینە ئاشتێکی درێژخان. هەندێک شرۆڤەکاری سیاسی دیکەش دەڵێن کە کۆپیە فارسی و ئینگلیزیەکەی ڕێکەوتنەکە جوداییان لە نێواندا هەیە. ئەوە تا لە ڕێگەیاندنی بەیاننامەی ئەنجومەنی نەتەوەی ئێرانی باس لە ئازادی پیتاندن دەکات، ئەی جەنگەکە بۆ کرا و بۆ بە پەلەش ڕاکیرە. هەندێک شرۆڤەکار کە لە بنزەریاندا دیارە سەر بە دەستگای ئەمنیەتیەکانی ناوچەن وای بۆ دەچن لە کاتی ڕزگارکردنی فڕۆکەوانەکەی ئەمریکی بڕی یۆرانیۆمەکەش براوە بۆ دەرەوە ئێران.
بەشداری زۆری فڕۆکەکانی ئەمریکا 155 فڕۆکە و مانەوەی ئەو هێزەی ئەمریکا بۆ ماوەی 7 ساعات لە شوێنەکە و بەرەنگارێکی کزی ئێرانیەکان لە کاتی بەڕێوەبردننی پرۆسەکە جێگەی پرسیان پێداگری لەسەر ئەمنیەتی گەروەکەش بە هاوکاری هێزدرایەکانی ئێران و وەک لە بەیاننامەکەی مەملەکەتی عومانیش داهاتووە کە هاوبەشی پاراستنی ئەو گەروەیە کە مەزەندەکان ئەوە نیشان دەدەن بە وەرگرتنی باش لە کەشتیەکانی کە ڕۆژانە 138 کەشتی پێیدا بە پێی داتاکان سنتەری زانیاریەکانی دەریایی پێدا ڕەتدەبێت 20 بۆ 21 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا وەتە لە سا 20 نەوتی خاوی هەنە دەکرا و بە ڕێگەی ئاوی بە پێی داتاکانی کە لە BBC بە ئینگلیزی و ئەمڕۆ بڵاوکراوەتەوە پێشمانگێک لە هەڵگیرساندنی جەنگەکە بە 600 میلیارد دلاری ساڵانە دەخەمڵێنرێ بە پێی داتاکانی ئیداری زانیاریەکانی وزەی ئەمریکیش کە لە مانگی یەکەمی شەڕدا واتە لە مانگی ئاداردا تەنیا لە سا 99 ببورن 99 کەشتی بۆ 5-6 دانەشیان لە ڕۆژێکدا ڕەت بووە لەوانەش 8 کەشتی تووشی پێکان بوو و ئەو پارەیە وەک قەرەبووکردنەوەی زیانەکانی جەنگەکەیە بەنەهێنی و وەک جێبەجێکردنی مەرجێکی ئێرانیشە بۆ شەڕاگرتن لە کاتێکدا ئەو ئاگربەستە بە پەلە ڕاگەیەنرا لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل هێشتا ماوە گرە لەسەر کاتی و هەمیشە یاگرت بەستیش بکرێت لەو پێش هەردوو لە 100 کەمتر لە سەرکەوتن ڕازی نەبوون ترامپ بەڕاشکاوی دەیگوت هێست بۆ ئاشتی بەکاردەهێنم بواری نەدەدا بە ئەگەری سێم ئەوە ئێستا بێجگە لەوەی لە لێکدانەوەی خاڵەکانی ڕێکەوتنەکە ئارێکەوە بە پێی ویستی خۆی شرۆڤەی دەکات هەندێک خاڵیشی جێگەی هەڵوێستە و تێڕامانە ئاگربەستەکە شڵۆقی زۆری تێدایە بە تایبەتی دەسەڵاتدارانی ئێران فرەدەستن و ناوڕۆکی هەر پازە خاڵەکەی ئەمریکای لەو پێشی کردوتە 10 خاڵەکەی ئێستای و ڕازیە و ئاگربەستیشی لەسەرکراوە کە جاران بە هیچ شێوەیەک نەدەچووە بنباری حاسانیش نییە ئیسرائیل بەرزەفت بکرێ بڵین بە تایبەتی لە بەرامبەر حیزبوڵا و هەشتی شابیش پەرەسەندنی ناڕزایەتیە جیهانیەکان دژی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران توانا محەممەد نووری ئەم بابەتەی نووسیوە هێرشی ڕاستەوخۆی ئەمریکا ئیسرائیل بۆ سەرێران لە 28 شوباتی 2026 زایانی دەستی پێکرد ئەم هێرشە گیانی خستە ناو قۆناغێکی زۆر مەترسیدار ئەم شەڕە بووەتە هۆی دروستبوونی شەپۆلێکی گەورەی ناڕزایەتی لە ڕۆژاوە و تەنانەت لە ناوخۆی ئیسرائیلیش خەڵکی تر بۆ نایەنە سەر شەقام کە ڕێگە لە شەڕ بگرن بەڵکو دەیانەوێت دەو ئاکرە بکوژێننەوە کە خەریکە هەموو ناوچەکە و ئابووری جیهانیش دەسووتێنێت بە پێی داتاکانی پرۆژەی داتای شوێنی ململانێ و ڕوودا و چەکداریەکان لە نێوان 28 شوبات و 6 ئازاری 2026 زیاتر لە 990 خۆ پیشاندان لە هەموو جیهاندا ڕوویاندەوە کە هەندێکیان دژی حکوومەتی ئێران بوون و هەندێکی تریش دژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بوون لە ئەمریکا دیمەنی خۆپیشاندانەکان زۆر گۆڕاوە و بووەتە ڕوبەڕووبوونەوەیەکی سیاسی قوڵ لەو کاتەوەی یەکەم چەخماغی شەڕ لە کۆتایی شوباتە لێدرا شەقامەکانی واشنگتۆن و نیویۆرک پڕ بوون لە ئەو هاوڵاتیانەی کە دژی تێوەگلانی ڕاستەوخۆی سەربازانی ئەمریکین لەم جەنگەدا راپرسیەکان نیشان دەدەن کە زۆرینەی خەڵکی ئەمریکا دژی ئەم شەڕن بە پێی راپرسیەکی CNN و PBS لە مانگی ئازاری 2026 لە 159 ئەمریکیەکان دژی هێرشەکان بوون بۆ سەر ئێران و لە 156 دژی هەر کردارێکی سەربازین تەنها لە 112 خەڵک لەگەڵ ناردنی هێزی وشکانین بۆ ئێران چالاکوانان داوا دەکەن کۆشکی سپی دەستبەجێ بۆ جێ فریاگوزاری سەربازی ڕابگرێت و پارەکان بۆ خزمەتگوزاری ناوخۆی بەکاربهێنێت چونکە پێیان وایە ئەم جەنگە ئەمریکا بەرەو قەیرانێکی تر دەبات هاوشێوەی ئەوەی لە ڤێتنام و عێراق ڕوویدا لە پاریس لە لەندەن بەرلین و ڕۆما ملیۆنان کەس ڕژاونەتە سەر شەقامەکان و ترسیان لەوەیە کە ئەم جەنگە بێتە سەرەتای جەنگی جیهانی سێم لە 7 ئازاری 2026 زاینیش زیاتر لە 50,000 کەس لە لەندەن خۆپیشاندانیان کرد دژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و راپرسیەکان لە وڵاتانی ئەوروپا دژایەتیەکی بەرچاوی ئەم شەڕە نیشان دەدەن بۆ نمونە لە ئیسپانیا لە 168 خەڵک دژی هێرشەکان و لە 157 پشتگیری بێلایەنی حکومەت دەکەن لە ئیتالیا لە 156 بەشدار بوون دژی تێوەگلانی سەربازین دژی ئەو تێکهڵچوونێت سەربازیانن و لە 148 پێیان وایە حکومەت دەبێت بێلایەن بێت و ڕۆڵی نێوەنگیری بگێڕێت لە ئەڵمانیا
لە 1950 خەڵک پێیان وایە جەنگەکە ڕەوانیەوە لە 1975 نیگەرانن لە بڵاوبوونەوەی جەنگەکە. هەروەها متمانە بە ئەمریکا بۆ نزمترین ئاست لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دابەزیوە و گەیشتوتە لە 15. لە بەریتانیاش لە 1949 خەڵک دژی هێرشەکان و لە 1950 دژی بەکارهێنانی بنکەکانی هێزی ئاسمانی شاهانەن بۆ هێرشەکانی ئەمریکا. ئەوروپیەکان کە ئێستا بەهۆی بەرزبوونەوەی کتوپڕی نرخی وزە و سوتەمەنی دوای 28 شوبان نایڵن یان ناڵەیان لێ ئاستاوە فشارێکی تون دەخەنە سەرەکێتی ئەوروپا تا ڕۆڵی نێوەنگیری بگێڕێت و ڕێگری بکات لە پەرسەندنی زیاتری جەنگەکە بۆ سەرخاکی کیشوەرەکە. بەڵام ڕەنگە جیاوازترین و گرنگترین ناڕەزایەتی لە ناوخۆی ئیسرائیلیش ببینرێت. لەگەڵ دەستپێکردنی جەنگی ڕاستەخۆ لەگەڵ ئێران کۆمەڵگەی ئیسرائیلی تووشی دابەشبوونێکی گەورە بووە. لە سەرەتای جەنگەکەدا پشتگیری بۆ شەڕەکە لە ئیسرائیل زۆر بەرز بوو و بە جۆرێک کە لە 2 هەفتەی یەکەمدا زیاتر لە 180 ئیسرائیلەکان پشتگیریان دەکرد. بەڵام ئەم پشتگیریە بە تێپەڕبوونی کات کەمی کردوێتەوە. لە تەلەڤیڤ و قودس هەزاران کەس دژی سیاسەتە سەربازیەکانی حکومەت دەستیان بە خۆپیشاندان کردووە. لە 28 ئازاری 2026 زیاتر لە 1000 خۆپیشاندەر لە تەلەڤیڤ کۆبوونەتەوە کە نیشانەی کەمبوونەوەی پشتگیریە بۆ ململانەی بەردەوام. پۆلیس 18 کەسی لە شارەکانی تەلەڤیڤ و حەیفا و قودس دەستگیر کردووە. خۆپیشاندەران دەڵێن ئەم جەنگە نەک هەر ئاسایشی نەهێناوە بەڵکو ژیانی ملیۆنان هاوڵاتی خستۆتە ژێر هەڕەشەی موشکی و ناسەقامگیری هەمیشەیی و داوای ڕێکەوتنی سیاسی و ئاگەربەستی خێرا دەکەن. ئەم جوڵانەوە جیهانیە، نیشانەی ئەوەیە کە ویژدانی گشتیی تر بەرگەی جەنگی وێرانکەر ناگرێت. دروشمەکان لە هەموو شوێنێک یەک دەنگن. ئەم جەنگە هی ئێمە نییە. جیاوازی ئەم جاراوەیە کە ناڕزایەتیەکان کاریگەریان لە سەر بازاڕەکانی جیهانی شابووە. مانگرتنی کرێکارانی کردی گواستنەوە ووزە لە چەندین وڵاتی ئەوروپی پەیامێکی ڕوونە بۆ سەرکردەکان کە بەردەوامی ئەم جەنگە تێچوویەکی سیاسی و کۆمەڵایەتی زۆر گەورەی دەبێت. لە ئەن یابووری بووەتە بزوێنەری سەرەکی بۆ خەڵکی چینە مامناوەند و هەژارەکان. لەگەڵ هەر ڕۆژێکی تێپەڕبوونی ئەم جەنگە هەڵاوسەند لە ئەمریکا و ئەوروپا ژمارەی پێوانەی دەشکێنێت. بەرزبوونەوەی لە 100 لە نرخی نەوت دەتوانێت هاوسەنگی ژمێریاری وڵاتان بە ڕێژەی 40 بۆ 60 خاڵی بنچینەی تێک بدات. هەروەها لە 125 بۆ لە 130 نەوتی جیهان کاریگەری بە ناسەقامگیری ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە دەبێت. ئەمە وای کردووە کە ناڕزایەتیەکان تەنها ڕەهەندی مرۆییان نەبێت، بەڵکو ببێتە کێشەیەکی ناوخۆیی بۆ حکومەتەکان کە چۆن وەڵامی هاوڵاتیانی خۆیان بدەنەوە کە نایەنەوێت باجی جەنگێکی دوورە دەست بدەن. سوشیال میدیا لەم قۆناغەدا بووەتە بەرەیەکی تری شەڕەکە، بەڵام بۆ بەرژەوەندی ئاشتی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆکانی وێرانکاریەکانی دوای 28 شوبات دوای کردووە تەنانەت ئەو کەسانەشی کە بێلەهێن بوون بێنە ناو ڕیزی ناڕزایەتیەکان. ئەم پەیوەندی خێرایی زانیاریەکان ڕێگەی نەداوە حکومەتەکان بتوانن جەنگەکە و وەک پێویستیکی ئاسایشی نەتەوەی بە خەڵک بەفرۆشنەوە ڕووی ڕاستەقینەی کارەساتەکەشی دەرخستووە. لە کۆتاییدا ئەم ناڕزایەتیە فراوانە کە جیهانی گرتوێتەوە تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ دیموکراسی و دەسەڵات. ئەگەرچی شەڕەکە لە 28 شوبات دەستی پێکرد، بەڵام مێژووەمان پێدەڵێت کە دەنگی شقام و فشاری جەماوەری دەتوانێت گەورەترین ئامێرەکانی جەنگ پەک بخات. ئێستا چاوی هەموو جیهان لەسەرەوەیە کە ئایا سەرکردەکان گوێ لە هاواری ملیۆنان کەس دەگرن بۆ ئاشتی یان بەردەوام دەبن لە نەقۆمکردنی جیهان لە ناو خوێن و وێرانکاریەکانیاندا. جەنگی ڕوت ڕاگیرە، بەڵام جەنگە پۆشتەکە بەردەوامە. هونەر تۆفیق ئەم بابەتەی ئامادە کردووە. لە جەنگدا بە تایبەتی جەنگ ئەمریکیەکان یاسای شمشێر واتە حەقی شمشێر ئیش دەکات کە فۆکۆ بە هێزی ڕوت ناوی دەبات. هێزی ڕوت کردەی ئەو شمشێرەیە کە لەسەر جەستە بەکاردێت و لە کوردیشدا پێی دەڵێن ئێسک شکاندن. هیچ یاسا و ڕێسایەکی نییە جگە لە سەلماندنی خۆی بەسەر لەشی بەرامبەرەکەیدا کە تا ئاستی هەلاکردن دەیکوژێت و دەیبڕێت. هێزی پۆشتە کە فۆکۆ ناوی ناوە بایۆ پاوەر هێزەکە لە پاش حەقی شمشێر لە چوارچێوەیەکی یاساییدا واتە سیستەمی سیاسی بە گوێرەی خواست یان خواستی خۆی جەستە کۆنتڕۆڵ دەکات و بەویستی ئەو ڕێکی دەخاتەوە. ئەمریکا و ئیسرائیل لە ماوەی 40 ڕۆژی ڕابردوودا بە هێزی ڕوت تەواوی جەستەی ئێرانیان لە پێناو تەسلیم بووندا بە شمشێرەکانیان کوتی کە دەکاتە باڵادەستی ڕەها بەسەر جەستەوە.
لە هەمان کادا نیشاندانی شمشێرەکەش بە دنیا کە بەبێ گوێدانە هیچ یاسا و ڕێسەیەک لە توانایدایە کام جستەی بیانەوێت لە فەنزوێلەوە تا ئێران شمشێرکاری لەسەر بکەن. ئەمە لە دۆخێکدایە کە جەمسەرە تازەکانی جیهانی نوێ واتە رووسیا و چین دەیانەوێت سیستەمێکی نوێی جیهانی بنیاد بنرێت کە بە تەنیا شمشێر و هێزە ڕووتەکەی ئەمریکای تێدا باڵادەست نەبێت. بەرگەگرتنی 40 ڕۆژەی ئێران لە ژێر زەبری ئەو شمشێرەدا گۆڕانکاری بەسەر تێگەیشتن لە تیژی و تیغەکانی داهێنا و بەوەی یان دەبێت بە شمشێرە ئەتۆمیەکەی ئەمریکا مەرگی ئێران واتە چاخی بەردین بهێنێتە دی کە لە هەمان کادا دەکاتە کۆتایی یەکجاری سیستەمە جیهانیە تاک جەمسەرەکەی ئەمریکا یان بەگەڕێنەوە بۆ جەنگی هێزی پۆشتە و لە چوارچێوەی یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکاندا ململانیەکانیان درێژە پێ بدەن. بەکارهێنانی دەسەڵاتی ڤیتۆی چینی و ڕووسی ڕۆژێک پێشڕاگررتنی جەنگەکە گەیاندنی ڕای هەردوو جەمسەرەکە بوو بە ئەمریکا و هێزە ڕووتەکەی کەچی تەرجیهان بە گوێرەی زەبری شمشێرەکەی ئێوە بەڕێوە ناچێت و دەبێت لە ڕێگای هێزە پۆشتەواتە بایەوە پاوەرەوە پێکەوە لە سیستەمێکی جیهانی نوێدا خۆمان ڕێک بخەینەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەنامی لێکدانەوە هەڵوێست بوو کە بۆ ئێوەی خۆشەویستمان ئامادەکردبوو هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێ سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بوون.